هەر لەبارەی پرۆژە تاوا نەکراوەکانی سنووری پارێزگای سلێمانی و بەهۆی ئەو قەیرانێکەوە کۆمپانیەکان دووچاری بوونەتەوە بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە بانکەکان یاخود قەرز نەکردنی شایستەی دارایی کۆمپانیەکان وای کردووە کە سستی لە بەڕێوەچوونی پرۆژەکاندا هەبێت وەک باز دەکرێت لە 2011 تاکو ئێستا هیچ پرۆژەیەک تەواو نەکراوە زیاتر لە 700 پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گرمیان بەنیوە چڵی ماونەتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر و بابەتە لە سلێمانیەوە ئیسماعیل عەلی بڕیاردەری لێژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵمانە. کاک ئیسماعیل لەم کاتت باش چەند ڕۆژێک بەر لە ئێستا قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆدا بوو کە دەست بە پرۆژەکان دەکەن و بە تایبەتی و پرۆژانێکە وەستاون چ میکانیزمێکی نوێ هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو پرۆژانە دەست بەکارەکانیان بکەنەوە و تەمویلی پارەکانیان بکرێت یاخود تەمویلی پرۆژەکانیان بکرێت؟ سڵاو بۆ جەنابتان هەموو کاتێکتان باش. ئیسماعیل عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەک بڕیاردەری لیژنەی پلان و پرۆژەکان بۆ ڕاستکردنەوە بۆ جەنابێت. بە دڵنیایی ئەگەر باسی پرۆژە تەواو نەکراوەکانی پارێزگای سلێمانی بکەین هەروەکو لە راپۆرتەکەی جەنابتان ئیشارەتی پێدرا زیاتر لە 700 پرۆژەمان هەیە ئێمە کە لە ساڵی 2011 دەستکراوە بە کارکردن تیاندا لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەم پرۆژانە بە بەردەوامی کارتیانە کارکراوە و ڕاگیراوە کارتیانە وەستاوە تا گەشتووە بەمڕۆکە ساڵی 2022 و وەرزی ئیشکردنیش خەریکە بەرەو کۆتایی ئەچێت تا ئێستا ئەو پرۆژانە هەر بە تەواو نەکراوی و بە بەشێکیان بە ڕاوەستاوی ماونەتەوە. بەڵێ کاک ئیسماعیل ئەو پرۆژانێکەوە تەواو نەکراون لە چ بوارێکن زیاتر کە تاکو ئێستا نەچونەتە بواری جێبەجێکردن یاخود نەچونەتە خزمەت هاوڵاتیان؟ بەڵێ ئەوانەی کە پێڵین پرۆژە تەواو نەکراوەکان ئەمانە کە وتمان ژمارەیان لە 700 پرۆژە زیاترە لە بوارە جۆرا و جۆرەکانی خزمەتگوزاریایە بواری پەروەردەیتیایە بواری تەندروستیە بواری ڕێگەوبانە و بواری نیشتەجێبوونە لەم بوارانە پرۆژەمان هەیە کە لە دوای 2011 کە دەستکراوە بە کارکردن تیاندا و بەهۆی ئەوەی کە لە ساڵانی پێشوو لە بەتایبەتی لە 2014 بە هۆکاری هاتنی داعش و شەڕی داعش دابەزینی نرخی نەوت و بڕینی بوجەی بەشەبوجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا ئەمانە کۆمەڵی هۆکار بوون کە کارکردن لەم پرۆژانە ڕاوەستێ. دیارە دوای نەمانی ئەم هۆکارانە کە باسمان کرد کە بۆ هۆی ڕاوەستانی پرۆژەکان بەڵام ئەوەی تێبینیەکرێت لە سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ڕاپەڕین لە کۆی ئەم پرۆژانە تا ئێستا بە تەواو نەکراوی ماوەتەوە هەندێک پرۆژە هەیە کە کارکردن تیا یعنی چەند جارێک دەستی پێکردووە بەڵام بەهۆی خەرج نەکردنی شایستە دارایەکانی کۆمپانیەکان جارێکی تر ئەو پرۆژانە ڕائگیرێتەوە. بۆ نمونە ئێمە پرۆژەیەکی بچووکمان هەیە لە قەزای پێنجوێن کە پرۆژەی شەقامی جادەی پێنجوێن باشماخە کە درێژەکەی وازانم 2 کیلۆمەترە لە ساڵی 2014 کارکردن لەم پرۆژەیە دەستی پێکردووە تا ئێستا نزیکەی لە 175 کارەکانی تەواو بووە بەڵام بەهۆی خەرج نەکردنی شایستە دارایەکانی کۆمپانیەکە پرۆژەکە بە ڕاوەستاوی ماوەتەوە و هاوڵاتیان ناتوانن یا شۆفێران ناتوانن سوود لەم پرۆژە گرنگە وەربگرن کە درێژەکەی وتمان تەنها 2 کیلۆمەترە کە ئەگەر هەر ساڵی کیلۆمەترێک لەم پرۆژەیە تەواو بکرایە ئێستا بە دڵنیاییەوە دەمێکە پرۆژەکە تەواو کرابوو. کاک ئیسماعیل لەبارەی سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەت و کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی پارێزگای سلێمانی ینی بەڵێنی چیدا و چیتان بۆ دەکات بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان؟ لە ڕاستیە کۆبوونەوەکە لەگەڵ ئێمە نەبووە تا بڵێن بەڵێنی چی پێداوین بەڵێنی بە بەرهێنەران داوە دیارە ئەو پرۆژانە کە باسکراوەی کە من تێگەشتم پرۆژەی وە بەرهێنەرەکانە لەوانەیە لە خۆی لە پرۆژەی نیشتەجێبوون و کۆمەڵی پرۆژەی ترا بگێڕێتەوە کە ئەم پرۆژانە لەوانەیە بەهۆی ڕۆتیناتی ئیداری و کەم تەرخەمی و هەندێک جار فشار دروستکردن ئەم پرۆژانە کارکردن تیانە سست بوو بێ یا ڕاگیرابێ بەڵام ئەوەی کە ئێمە باسی یەکەین پرۆژە خزمەتگوزاریەکانە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بوجەی هەرێمی کوردستان و لەسەر بوجەی داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی لەلایەن وە بەرهێنارێنەوە دیارە دروست ئەکرێ بەڵام بە پێی تەندەرین دراوە بەم کۆمپانیانە کە کارکردن تیانە لە دوای 2011 وەکو وتمان تا ئێستا
لە بەشی هەرە زۆریان کارکردن تیانە ڕاگیراوە و کاریان تیان ناکرێەوە پرۆژەکان هەمووشان پڕۆژەی خزمەتگوزاری و خەدەمی کێشەی سەرەکی تاوا نەکردنیەوە پرۆژانە نەبوونی پارەی نەختینەیە لە بانکەکان یاخود خەرج نەکردنی ئەو پارەیە کە بدرێتە بەڵێندەران و کۆمپانیەکان ینی ئەمە چۆن چارەسەر دەبێت بە چ ڕێگایەک چارەسەریەکەن لە ڕاستیە چارەسەرکردنی ئەمە نازانم حتمما میکانیزمی هەیە کە تۆ بتوانی کێشەی پێ چارەسەرکەی کێشەکە چ کارگەڕی بێ یاخود دارایی بێ بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە پێڵێن داهاتی ناوخۆی سلێمانی ئەم بەشە لە داهاتی ناوخۆی سلێمانی دیاریکراوە ئەوەشی کە باسەکری ئێستا ئەو داهاتە ڕوولەکەمیە یعنی لە چاو ساڵانی پێشوو یا مانگانی پێشووتر ئەم داهاتە ڕوولەکەمیە چ داهاتی خاڵە سنووریەکان بە یاخود داهاتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بێ کە لە باج و ڕسومات وەرەگیرێ باشە دیارە ئەم پرۆژانە لەسەر ئەم داهاتانە وەگەڕەخرێن قوربان با عەرزەکەم با خزمەت بکەم ئەگەر ئیجازە بێ ئەم پرۆژانە لەسەر داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانیە ئێمە ئەزانین بەشێک لە دابینکردنی بودجە بۆ موچەی هەوڵە فەرماندەرانی پارێزگای سلێمانی خراوەتە سەر داهاتی پارێزگای سلێمانی داهاتی ناوخۆ ئێمە مانگانە ئەیبینینەوە بۆ چەند مانگێکە چێت کە موچە دابشکردن کێشەی تێئەکەوێت بە تایبەتی ئەو بەشەی کە ئەکەوێتە سەر داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی شکەوتمان داهاتەکە ڕووی لە کەم بوونە لەبەرەوە ئەولەویەت دراوە بە دابینکردنی موچە دوای ئەو موچە نسری فەرمانگە خزمەتگوزاریەکان دێ کە تۆ کەرتی تەندروستی هەیە کەردی پەروەردەت هەیە ڕێگاوبانت هەیە ئەمانە فەرمانگەکان نسریانەیە بە ڕێوەچوونی کارەکانیان پێویستی بە پارەیە ئەمەش دابی نەکرێت اینجا ئەوەی کەمایەوە دەدرێت بە پرۆژە خزمەتگوزاریەکان کە پێڵین پرۆژە تەواو نەکراوەکان یان ڕاوەستاوەکان دیارە ئێمە خۆمان دەزانین کە موچە کێشەی هەیە دابشکردنی موچە یعنی لە سیولا کێشەی هەیە لەبەرەوە پارە نامێنێتەوە لەو داهاتی ناوخۆی هەرێمی سلێمانی پارێزگای سلێمانی بدرێت بە و بەرهێنەران بۆ ئەوی پرۆژەکانیان بخەنەوە گەڕ هیچ داتایەکەیە کە کۆمپانیەکان چەند پاریان لای حکوومەت ماوە یاخود لە سنووری پارێزگای سلێمانی ئەزانی من داتام لا نییە چەندیان پارە ماوە بەڵام زۆربەی هەرە زۆری پرۆژەکان وەکووتمان ڕاگیرەوە ئەمە پرۆژەمان هەیە لە سا هەفتای تەواو بۆ پرۆژەمان هەیە لە سا هەشتا و بەرەوسەری تەواو بۆ هەیە کەمتر ئەم پرۆژەمان هەیە ئێمە پرۆژەی نیشتەجێبوونی کرێنشینانمان هەیە کە لە زرگێز و سیتەک کە ژمارەیەکی زۆر یەکەی نیشتەجێبوون یەکەکان تەواو بوون هەموو حازرە بۆ ئەوەی خزمەتگوزاریەکانی بۆ بکرێ وەکو خزمەتگوزاری ئاو و کارەبا و ڕێگاوبانەکانی ناو پرۆژەکە چارەسەر بکرێت و بدرێ بە کرێنشینانە ئەوە چەند ساڵە ئەم پرۆژانە تەواو بووە ئەتوانین بڵێن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەتەنگ ئەم پرۆژانەوە نێت و پارەی بۆ تەرخان نەکات و خزمەتگوزاریەکانی بۆ نەکرێ ئەو پرۆژانە نزیکە لەوەی کەیتر بەهایان نەمێنێ ئەو بەکەڵکی ئەوە نەیە کە خەڵک تیان نیشتەجێبێ ساڵانێکی زۆرە تەواو کراون دابش نکراوە بەسەر هاوڵاتیانە لەبەرەوە زۆر سپاس ئیسماعیل عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس کە لە ستۆدیۆ سلێمانی و لەگەڵمان